خۆشەویستی دڵمان سێ کوڕی هەبووە، چوار کچی هەبووە. سێ کوڕەکەی بریتین لە عەبدوڵڵا و قاسم و ئیبراهیم. سێ کوڕەکەی هەرسێکیان کە بە مناڵی وەفاتیان کردووە، عەبدوڵڵا و قاسم و ئیبراهیم. ئەولادەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموویان لە دایکمان خەدیجەن، ئیلا ئیبراهیم نەبێت کە لە ماریە قبطیە. هەموو مناڵەکانیش کوڕەکان نێرینەکان بە بچووکی نەماون. کچەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چوار کچن، زەینەب و ڕوقەیە و فاتیمە و کەلثوم. ئەم چوار کچەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر چواریان وجودیان هەیە و پێغەمبەر صلی الله عليه وسلم داونی بە شوو تەنها کەلثوم مناڵی نەبووە، تەنها کەلثوم مناڵی نەبووە. سێ کچەکەی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم مناڵیان بووە. چۆن زەینەب کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دای بە ئەبی العاسی کوڕی ڕەبیع دوو مناڵی هەبوو، کوڕێک و کچێک. کوڕەکە بە ناوی عەلی، کچەکە بە ناوی ئومامە. عەلی بە مناڵی وەفاتی کرد، ئومامەش دواتر دوای ئەوەی فاتیمە وەفاتەکە شوو ئەکا بە ئیمامی عەلی. واضحە؟ دوای ئەوەی کە فاتیمە وەفات ئەکا ئومامە کە کچی زەینەبی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم شوو ئەکاتەوە بە ئیمامی عەلی. ڕوقەیە لەگەڵ کەلثوم هەردوو خێزانی ئیمامی عوسمان بوون، هەردووکیان خێزانی ئیمامی عوسمان بوون. ئیمامی عوسمان لە کەلثوم هیچ مناڵی نییە، بەڵام لە ڕوقەیە مناڵێکی هەیە، کوڕێک بە ناوی چی؟ بە ناوی عەبدوڵڵا. عەبدوڵڵا لە 6 ساڵیە وەفاتەکە، واتە مناڵێکی هەیە کە لە 6 ساڵیە وەفاتی کردووە لە ئیمامی عوسمان کە ناوی عەبدوڵڵا. فاتیمە کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم، واتەوە سێ مناڵم بۆ باس کردوون. لە زەینەب دوو مناڵ، لە ڕوقەیەش مناڵێک. فاتیمە کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێنج مناڵی بووە، پێنج مناڵ لە ئیمامی عەلی. واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو وەچەکانی خۆیە چەند لە وەچەکانی خۆی بینیوە؟ 8 لە وەچەکانی خۆی بینیوە. دوانیان مناڵی زەینەبە، یەکیان مناڵی کێیە؟ ڕوقەیەیە. پێنجیشیان مناڵی کێن؟ ئەوە سیان پێنجیشیان مناڵی فاتیمەن. مناڵەکانی فاتیمە یەکێکیان ناوی حەسەنە، یەکیان ناوی حوسەینە، یەکیان ناوی موحسینە. دوو کچیشی هەیە، یەکیان بە ناوی زەینەب، یەکیان بە ناوی کەلثوم. محسین بە مناڵی وەفاتەکە، حەسەن و حوسێن ئەمێننەوە، پێیان وتێ سیبطا رسول الله صلی الله عليه وسلم، دوو کوڕە کچەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەم دوانە واتە لە وەچەی نێرینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها ئەم دوو پیاوە هەن، حەسەن و حوسێن. ئەگەنا لە ئەسڵا لە وەچەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کوڕەکانە پێشتر سیانی هەبووە خۆی، دواتریش دوانی تر لە وەچەکان لە کچەکانی وەفاتیان کردووە. تەنها لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها ئەم دوانە ئەمێنن کە حەسەن و حوسێنن، محسینی براشیان پێشتر وەفاتی کردووە. دوو کچەکەش کە زەینەب و کەلثومن، هەردووکیان گەورە ئەبن. زەینەب شوو ئەکا بە عەبدوڵڵای کوڕی جەعفەری کوڕی ئەبی طالب رضی الله تعالى عنه. کەلثوم شووی کردووە بە ئیمامی عومەر، واتە نەسەبی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ نەسەبی ئیمامی عومەریشا تێکەڵ. ئەگەر سەیری چوار خەلیفەکەی ڕاشیدین بکەین، پێچەوانەی ئەو فکرە شیعەیەی کە هەیە و قسە بە سەحابە ئەڵێ و لێگەڕێنەوە فتنە و فێرقەیەکی ضالەیە، دیقەت ئەدەی ئەبوبەکری سیدیق کچی خۆی داوە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیمامی عوسمان دوو کچی خواستووە، ئیمامی عومەر کچەزای پێغەمبەری صلی الله عليه وسلم خواستووە، ئیمامی عەلی کچی پێغەمبەری صلی الله عليه وسلم خواستووە. بۆیە ئەم هاوڵانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جیاوازیە و ئەوەیەک لە بەنیانە نییە، ئەوەی کە ئەمڕۆ ئەو فکرە ضالانە کە باسی ئەکەن و قسەی زۆر لەسەر ئەکەن.